دکتۆرە کلۆربوونی ددان دەبێتە هۆی ئاوسانی قوڕک یاخود دەبێتە هۆکاری نەخۆشیەکی دیکە؟ بە شێوەیەکی گشتی نزاخان گرنگینەدان بەدەم و ددان وا دەکاتن دەبتە هۆی گەشەکردنی زۆرێک لە بەکتریایی ناودەم لەبەرەوەی ناودەومان بە ژمارەیەکی زۆر بەکتریای تێدایە زۆرێک لەو بەکتریانە زیان بەخشیشن سوود بەخشیشمان هەیە بەڵام بەکتریا زیان بەخشی زۆری تێدایە کاتێکە مە گرنگی بەدەودانمان نادەین بەکتریایکی زۆر گەشە دەکات لە ناودەمودان و هەروەها ئەو بەکتریانەی کە دەبنە هۆی نەخۆشیەکانی پووک و هەروەها بەکتریا ئەو بەکتریایش کە دەبێتە هۆی کلۆربوونی ددان کاتێکە مەگرنگی پێنادەین دەگوازرێتەوە بۆ قوڕگ و دەبێتە یەکێک لە هۆکارەکان بۆن ئێمە بڵێن هەڵاوسانی قوڕک چەند هۆکارێکی هەیە ئەمەش دەبێتە یەکێک لە هۆکارەکان بۆ هەڵاوسانی قوڕک کەواتە دەبێتە هۆی هەڵاوسانی قوڕک و هەروەها کاتێک کە ئەمە ئەو کلۆریە زیاد دەکات یا خود نەخۆشیەکانی پووک بەڕادە لە دەبەر زیاد دەکات و چارەسەری بۆ ناکات ئەو بەکتریایە لە ڕێگەی خوێنەوە دەگوازرێتەوە بۆ هەموو جەستەمان و کاریگەری لەسەر جەستەمان دەبێتن و تەنانەت هەندێک جار دەبێتەوەی هەوکردن یاخود هەڵاوسانی پەردەکانی مێشک یا خۆت کاریگەری لەسەر دڵ دەبێتن ئەو کەسانی کە نەخۆشی دڵیان هەیە ئەو بەکتریا لە ڕێگەی خوێنەوە دەگوازرێتەوە بۆ ئەوێ و هەروە دەبێتەوەی هەوکردن و التیهابات لە دڵ و هەروەها لە سیەکان و بۆیە بەکتریاکانی ناودەم یا خود نەخۆشیەکانی ناودەم لینکێکی ڕاستە و خۆیە خۆ بڵێن پەیوەندی هەیە لەگەر نەخۆشیەکانی کە هەروها تووشی چەندی نەخۆشی ترمان دەکاتن و کاتێک کە دەبینین نەخۆشک پێویستی بە عملیاتی دڵی دەبیتن یا خۆت کێشەی لە دڵی هەیە ئیشی دکتۆری پسپۆری دڵەکە تقریر بۆ دکتۆری ددان دەنێرێتن لە زۆربەی حاڵەت و زۆرێک چارەسەرخوازانمان ئەوە هەیە کە پێ دەڵێتن دەبیتن هەرچی کێشەی لە ناودەمتان هێت و چارەسەری بکەیت یعنی بۆ ئەوەی دووربی لە بەکتریای زیان بەخش یان خۆ دووربی لە هەر نەخۆشیێک لە دەم تەبیت چونکە دەگوازرێتەوە لە بۆ جەستە و تووشی چەندی نەخۆشی تریشمان دەکاتن بۆیە پێویستە چارەسەری زۆر زوو لە بۆ کلۆریبوونی دام بکرێتن. میهرەبانی دڵسۆزی و لێزانی